نامەوێ باسی ئەو کەڵە پیاوانە بکەمەوە کە هەمووتان ناوتان بیستون و زانیوتانە، خولەفای ڕاشدین، عەشەرەی مبەشەرە، طەلحەی کوڕی عوبەیدوڵڵا، زوبەیری کوڕی عەوام، ئەم کەڵە پیاوە ئازایانە، بەڵکو بینە سەر ئەوانەی تر کە هەندێک کەس نەیبیستون. باسی سەیدنا سەعدی کوڕی ئەبی وەقاس کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام دایک و باوکی بە قوربانە کرد کە ئەی فەرموو ئرمی فیداکە ئەبی وە ئومی، تیریان پێوەنێ و تێیان گرە دایک و باوکم بە قوربانە. ئەمە ئەو سەعدە بوو کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام دوعای بۆ کردبوو فەرمووی اللهم سدد رميته وأجب دعوته. سبحان الله، خوایە تیرەکەی نیشان بپێکێ، خوایە هەر دوعا و پاڕانەوەیەکی کرد لێی قبوڵ بۆم جێڕانەوە کە چۆن دوعای لە ئەبوو سەعدە کرد لە کوفە کە فەرمووی خوایە عومری درێژکە و فەقیری کە و تووشی فیتنەیکە، چاویشی کوێر کرد. چۆن ئەم کابرایە بە عومرێکی توولانی درێژەوە پیر بوو چەما بۆ بەڵام ئەچووە سەر ڕێگای ئافرەتە، چۆن هەردوو چاوی کوێر بوو بۆ فەقیریش بوو خەڵک سواڵی پێ. ئەوە ئەو سەعدی کوڕی ئەبی وەقاسەی ڕزای خوای لێبێ، ئەو پیاوە ئازایەیە کە وەختێک لە سەرەمەرگا بوو. ئەم سەعدی کوڕی ئەبی وەقاسەی کە پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وەسەلام ئەی فەرموو سەعد بن ئەبی وەقاس يعد بألف فارس. سەعدی کوڕی ئەبی وەقاس بەرامبەر بە 1000 سوارچاکە، ئەوە ئەم سوارچاکە گلاوە و لە سەرەمەرگایە و دف نەکرێت. بە کوڕەکانی فەرموو بڕۆن سندوقێکم لە فڵان شوێنە داناوە بۆم بێن. سندوقەکەیان هێنا و وتی بیکەنەوە کراسێکی تیا، کردیانەوە کراسێکی خوێناوی تیا بوو. فەرمووی ئابەم کراسەوە لە غەزای بەدرا بەشداریم تیا کردو بۆ ئەم ڕۆژەم هەڵگرتووە، ئەبەمە کفنم کەم بۆی لە قیامەتا کە زیندووە بمەوە ئەم پۆشاکەم لەبەرە. ئەمە پۆشاکی فەخر و شانازی و بەرگریکردنە لە ئیسلام.